بە تایبەت ئەگە فاسۆلیایەتیەکەی لە شەوە تەقەت یەکەن ها دەستەکە ساوڵای ئەم شەوان بڕێک تاخیر دەنوم زۆر تەماشایان باری دەکەم مامۆستا دەشەوێ بەڕاستی وەچی دەنوم مامۆستا نازم لەو خەونی ناخۆش دەبینم هەر خەونی دەبینم مامۆستا باشە قوربانگیان سعات چەند نانەخۆیت نانی سبەینێ نانا شەوان کەی نانەخۆیت وەڵای مامۆستا وەختی پاش مەغریبێ سعات عەفتونی ئەو دەورانە باشە ئێستا سعات 1 و 2 ئەوانە قەت هیچ ناخۆیت نان ناخۆیت وەڵای بەرێ وەڵا مامۆستا شتی دەخۆم سعات 1 و 2 ئانە زۆر باشە طبعا تۆش بەسەر ئەو خواردنەوە خەوی وایە ئەرێ وەڵا مامۆستا وەڵا هەر چاکە مانگا و گوێرەکە و چی پێڵەم بەراز ومانە هەر ناخوا گاڵتت نییە ئەم قسەیەکەم ینی سەریکە یەکێک لە نیشانەکانی خەوی خراپ ئەوەیە بەسەر تێرێتیا بخەویت تۆ کاتێک کە نان ئەخۆیت و سکت پڕە بێت لە نان باشە ئیتر بەشی هەناسەکە ئەمێنێتەوە نامێنێتەوە ئەتەوێت خەوێکی ئارام بکەیت خەوێکی ئارام ناکەیت وەڵا بەرتە دەنەوە ئەتکەنە ناو بیرەوە دوو لە ڕووی جەنابەت لێت ئەدەن بە دوای سیاریە ڕات ئەکێشن یعنی حاڵەتێکی چۆن بڵێ دەرونی خراپت بۆ دروستە بێت بۆیە هەچۆنێ درەنگ ئەخەویت هەوڵدە بە دەستێژەوە بخەوە بەڵام لەو کاتەیە هەوڵدە پێش ئەوە نان مەخۆ هیچ مەخۆ تەنها ئەو بخۆ هەستە بۆ نوێژی بیانیشی شەڵا ئەو خەوە ناخۆشانش نبینیت وەڵای مامۆستا هەر بە دەستنێژ دەن و نێژی بیانیانیش دەکەم بەس وەڵای مامۆستا تووشی ئەو خەونانە دەم بەستاوە مادەم قسەکەی تۆ ڕاست دەرچوو ئینشاڵڵا بە تایبەت ئەگە فاسۆلیایەتیەکەی لە شەوە تەقەت یەکەن ها دەستەکانت خۆشی مامۆستا گەورەت کردی مامۆستا گەنجی ئێستا تشتێ فاسۆلیایەتیەکە ئەیوێ لە خەویا ژن بێنێ وەڵات تێت هەڵەتن دوو لە ڕووی جەنابەتان